کورتێنانی بودجەی 2021 عێراق چۆن پڕ دەکرێتەوە. بودجەی ساڵی دارایی 2021 ڕەنگە ئەو پرۆژە یاسایە بێت کە لە مێژووی سیاسی عێراقدا دەبێتە خاڵی وەرچەرخان. وڵاتەکە یان بە دامەزراوەیی دەکات یاخود شێوی و ئاژاوەی کۆمەڵایەتی بە شوێن خۆیدا دێنێت. لە مێژووی نوێی دوای 2003 و نووسینەوەی دەستوور جاری دووەمە عێراق پرۆژە یاسای بودجەی نابێت. ناردنی پرۆژە یاسای بودجەی 2021 بۆ پەرلەمان زیاتر لە 60 ڕۆژ دواکەوتووە. بۆ دابینکردنی موچە و خەرجیەکانیش حکوومەت ناچارە دیسان پەنا بۆ بەکارهێنانی یەک لەسەر دوانزەی بودجە بەپێی خەمڵاندنی ساڵی ڕابردوو بەرێت. تا ئێستا نەتوانراوە ئاستی باڵای خەرجیەکان لە بودجەی 2021دا دیاری بکرێت. پێشبینی زیاتر لە 100 تریلیۆن دینار کورتێنان لە بودجەکەدا دەکرێت. لە بودجەی 2021دا بڕی تەرخانکراو بۆ موچەی فەرمانبەران 54 تریلیۆن دینارە. بە زیادکردنی 11 تریلیۆن دینار بەراورد بە پارەی تەرخانکراو بۆ موچە لە پرۆژە یاسای بودجەی 2019. سیناریۆکانی پڕکردنەوەی کورتێنان لە بودجەی 2021 عێراق ئەمانن. یەکەم، وەک خۆی مامەڵەی لەگەڵدا دەکرێت و هەوڵیش ئەدرێت قەرزی بۆ بکرێت. پێدەچێت لە پرۆژە یاساکەدا تاوەکو زیاتر لە 30 تریلیۆن دینار ڕێگا بە قەرز بدرێت. دووەم، کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی کەرتی گشتی بە ڕێژەیەکی بەرچاو بە تایبەت کەمکردنەوەی دەرماڵە کە 2/3 کۆی گشتی موچە پێک دێنێت. بەو پێ سیستمی موچە لە یاسای ژمارە 22 ساڵی 2008 گۆڕانکاری بەسەردادێت. سێهەم، تەمویل بە تەزەخم واتە گرانکردنی نرخی دۆلار لەلایەن بانکی ناوەندیە و دابەزاندنی بەهای دیناری عێراقی. بەپێی بەدواداچوونەکانیش وەزارەتی دارایی عێراق لەگەڵ بانکی نێودەوڵەتی و سندووقی نەختینەیی کۆبۆتەوە و چەند پێشنیازێک تاوتوێکراون کە بەهێزترینیان جێگیرکردنی بەهای 100 دۆلاری ئەمریکیە بەرامبەر بە 145 بۆ 150 هەزار دیناری عێراقی. چوارەم، چاپکردنی بڕێکی زۆر لە دیناری عێراقی کە ئەوەش لە نێوان قەبارەی نەختینەی و یەدەگی نیشتیمانی دراوی قورسدا لاسەنگی گەورە دروست دەکات و لە بازاڕەکانیشدا بەهای دیناری عێراقی دەتەپێت. لە هەر حاڵێکدا دابەزینی بەهای نەوتی خاو کە بۆ عێراق سەرچاوەی سەرەکی دراوی قورسە ئابووری عێراق ناجێگیر کردووە. ئەمەش سەرباری گەندەڵی بەربڵاو بەهدەردانی سامانی گشتی کە ئەستەمە ئابووری عێراق بەم دۆخە کە ئابووری جیهانی بە گشتی پێدا تێدەپەڕێت بەرگە بگرێت و نەنە.